کێشەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی چەند ساڵێکە زیاتر کاریگەریەکانی دەردەکەوێت. هەرچەندە کەمبوونەوەی ئاو کێشەیەکی جیهانیە، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی ئیدارەدانی نادروست و نەبوونی پلانی حکومەت بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو گرفتە کاریگەریەکانی ڕەنگە زۆر زیاتر بێت بەراورد بە وڵاتانی دیکە. بەپێی ئامارەکان ئێستا هەرێم خاوەنی 30 ملیار مەتر سێجا ئاوە، بەڵام بەراورد بە گەشەسەندنی دانیشتوان تا دێت ئەو ڕێژەیە کەم دەکات. ڕێژەی گەشەسەندنی دانیشتوانی هەرێم لە 3%، بەڵام گەشەسەندن و گلدانەوەی ئاو 1%. لەگەڵ ئەوەشدا 8.3 زەویە کشتتوکاڵیەکان بەهۆی کەم ئاویەوە بەرەو لە ناوچوون دەچن. لە هەمان کاتدا 14 بەرهەمی کشتتوکاڵ لەم چەند ساڵەدا کەمی کردووە. شارەزایانی جیۆلۆجی دەڵێن ئیدارەدانێکی نادروست لە هەرێم داهاتووی هەرێم دەخاتە مەترسیەوە. لەسەر ئاستی مامەڵەکردن لەگەڵ ئاوە لە ئاستێکی زۆر نزمین، یا ئەتوانم بڵێ مامەڵە هەت نییە لەگەڵ ئاو، مامەڵەیەکی زانستیانە نییە. ئاو چی با بەڕێو ئاو یەکەم داڕژنی سیاسەتێکی ئەوەی کە پێ بڵێن سیاسەتێکی ژیرانە، سیاسەتێکی ڕەشید، دووەم ئیدارەدانێکی زانستیانە، سێهەم درێونەکردنی ئاو. ئەم سێ پرسە لە کوردستانە نییە. بەڕاستی من ئەمە ڕێی خۆمیانی تۆ ئەگەر مشکلەیەک تەوێ حەلی بکەی چارەسەری بە بدۆزیتەوە، پێویستە لە سەرەتاوە دان بنین بەبوونی کێشەکەیە. ئێستا من وا هەست دەکەم لە هەرێمی کوردستانە دان بە کێشەی ئاوا ناندرێ. تا چەند ساڵ لەمەوبەر ساڵانە 600 ملیمەتر باران لە ساڵێکدا دەباری. ئێستا ئەو ڕێژەیە بۆ 600 و 550 ملیمەتر دابەزیوە، واتە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی بارانبارین کەم بۆتەوە. بەفریش کە کاریگەری زۆری هەبوو لەسەر ئاوی ژێرزەوی نزیک بۆتەوە لە 0. ئێستا بەپێی دوایین ئامار ئاوی یەدەگی ژێرزەوی تەنها 2 ملیار مەتر سێجایە، لە کاتێکدا پێشووتر 5 ملیار مەتر سێجا بوو. هەرچەندە وەزارەتی کشتتوکاڵ لە پلانیدا بووە 80 بەندا و پۆندی بچووک دروست بکات، بەڵام دەوترێت بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان وەستاندووە. دروستکردنی پۆند و ستێرک و بەنداوەکان هۆکاری سەرەکین بۆ پاشەکەوتکردنی ئاوی بارانە و تەرخانکردنەوەیان بۆ کشتتوکاڵ و ئاودێری. لە سلێمانیش پانێڵێک بۆ باسکردنی ئەو گرفتانە و کەم تەرخەمیەکانی حکومەت سازکرا. ئێمە وەک وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو راپۆرتێکی گشتگیرمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد بە هەموو ئەو کێشانە بەپێی ناوچە جیاوازەکان بێگومان هەروە چارەسەرکردن. خۆشبەختانە پاش ئەوە ئێمە ژمارەیەک بەنداومان هەیە، تقریبا 19 بەنداومان هەیە کە ئەم بەنداوانە پێشتر کاری تیاکرابوو، بەڵام بەهۆی ئەزمەی دارایی و دابەزینی نرخی نەوت و هەموو ئەو گرفتانی کە ڕووی کردە ناوچەکە وەستێنرا. ئێستا بەشێکی زۆری ئەو بەنداوانە کە 14-15 بەنداوە حالیان دەستکردوونەتەوە بەکارکردن لە بەشێکی زۆری لەو بەنداوانە. بێگومان بە تاوکردنی ئەو بەنداوانە کاریگەری گەورەی بە لەسەر زیاتری کۆکردنەوەی ئاو و هەر بەنداوە لە ناوچەکەی خۆی کاریگەری گەورە ئەبێ. و هەروە بە خۆشحاڵیەوە ئێستا یاسای پاراستنی ئاو پێشکەش کراوە بە ئومێدی ئەوەی کە لەم خولەی پەرلەمانە یاسای پاراستنی ئاو دەربکرێ. ئەو بارانەی ساڵانە لە هەرێمی کوردستان دەبارێت بەبێ ئەوەی سوودی لێ ببێندرێت بە هەدەر دەڕوات و حکومەت هیچ پلان و بەرنامەیەکی بۆی نییە. تەنانەت بێریشی لەوە نەکردوێتەوە ئایندەی هەرێم بەهۆی وشکە ساڵیەوە ڕەنگە ڕوبەڕووی بە بیابانبوون بێتەوە. ئێستا تەنها سوود لە بەنداوی دەربەندیخان و دوکان وەردەگیرێت کە هەردووکی لە سەردەمی ڕژێمی بەعز دروستکراون و پێویستیان بە چاکسازی هەیە بۆ ئەوەی ئاوێکی زۆرتر پاشەکەوت بکەن. بەڵام حکومەت لەوەش بێدەنگە و چارەنووسی ئایندەی کوردستانی خستۆتە مەترسیەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.